دانیشتوانی هەریمی حەمە دەگەڕێنەوە ماڵەکانیان دوای ئەوەی هێزەکانی ئاسایش ئەو هەریمیان لە چنگ توندڕەوانی گروپی دەوڵەتی ئیسلامی ڕزگار کرد. لە شاری ساوران لە باکووری حەمە نزیەکەی 35,000 کەس گەڕاونەتەوە ماڵ لە دەمێکدا حکوومەت دەستی بە پلانی ئاوادانکردنەوە لە ئۆکتۆبری 2017دا کردووە. تم تحرير الريف الشمالي. بەشی باکووری وڵات ئازاد کراوە کە شارەکانی ساوران و تایبەت ئەلئیمام و گوندەکانی ماردیس و کەوکەب و گەلێکی تریش دەگرنەوە. ئێستا وێرانەکان خاوێنەکەینەوە. ئەو دامەزراوانەش چاکەینەوە کە میلیتارەکان زیانیان پێگەیاندووە بە جۆرێک خەڵک بگەڕێنەوە. هەروەها خزمە گوزاریەکانی سازەکەینەوە. گەڕانەوەی خەڵک نەکرد کۆتایی بە ئاوارەبوونە بەڵکو دەستپێکردنی ژیانێکی نوێشە. ئێمە هەروەها قوتابخانەکان چاک دەکەینەوە دەرگا و پەنجەرەکانیان بۆ دروست دەکەینەوە کە قوتابیەکان بتوانن بگەڕێنەوە خوێندن. ئەگەرچی تێرۆریستان لە شارەکەەوە دەرنراون پێوشێنی تاڵانکردن و وێرانکردن هێشتا لە هەر شوێنێک دیارە، بەڵام ئەوانەی دەگەڕێنەوە گەشت بینن کە ژیانێکی سەر لە نوێ دەست پێ دەکەنەوە. ئێمە کە گەڕاینەوە بینیمان سامانمان نەماوە. گەلێک لە دارایی ئێمە یان تیرۆریستان بردوانە یان دزەکان لەگەڵ خۆیانە بردوانە. ئێمە دەمانەوێت بۆ سازکردنەوەی وڵات هاوکاری یەکتر بکەین. لێرە نەوە و نەوەینەوەکەم لەگەڵ مندا دەژین. حەفید مع ئەولادهم. لەلایەکی دیکەوە نەتەوە یەکگرتوەکان دووپاتی دەکاتەوە کە خەڵکی سووریا لەبەر بەردەوامی شەڕ لە دۆخێکی زۆر نالەباردا دەژین. UN هەروە زۆر لە خەمی دۆخ لە سووریادایە و جەخت دەکاتەوە پێویستە وچانێک بدرێت بۆ ئەوەی کۆمەکی مرۆڤایەتی زیاتر بنێرن چونکە ئەوانە ماوەیەکی درێژە لە شەڕداگیریان خواردووە. لەو نێوەدا بە تایبەتی خەڵکی خۆرهەڵاتی غوتا خوێنڕزیێکی زۆریان دیوە و بە تایبەت کە هێرشەکانی ئاسمانی هەروە درێژیان هەیە. UN لە ڕادەبەدەر نیگەرانی درێژەکێشانی شەڕی قورس بە تایبەتی لە خوڵاتی غوتەدایە کە لەسەر 400,000 کەس کارتێکردنی هەبووە کە ئێستا دەوریان گیراوە. گوتەبێژی UN دەژڵێت ئێمە بە پێی یاسای نێونەتەوەی و مافەکانی مرۆڤ هەروە داوا لە هەموو لایەنەکان دەکەین پارێزگاری لە مەدەنیەکان و ناوەندەکانی خزمەتگوزاری بکەن.